ساڵتان لەبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئاگادارن کە بەرەو پیری 8 مارس ڕۆژی جیهانی ژنەچین. هەروەک دەزانن مێژووی ڕۆژی جیهانی ژن هاوکاتە لەگەڵ خەباتی سیاسی و کۆمەڵایەتی دژی هەڵاواردنی ڕەگەزی و جنسی و چەوسانەوەی چینەتی. ئەم ڕۆژە ڕۆژی هاوپشتیە بۆ خەبات لە پێناوی بەدیهێنانی مافی یەکسان و هەلومەرجی باشتر لە ژیانی ژناندا. هۆکاری دیاریکردنی ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی جیهانی ژن ڕێز لێنان بوو لە بیرەوەری خەباتی ژنانی کرێکاری کارگای ڕستنی شاری نیویۆرکی ئەمریکا لە ساڵی 1950. هەلومەرجی دژواری کاری تاقەت پڕۆکێن و حەقدەستی کەمی کرێکارانی ژن کە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 لە وڵاتانی خاوەن پیشەسازی شان بەشان لەگەڵ پیاوان هاتبوونە بازاڕی کارەوە، ئەوانی ناچار دەکرد ناڕزایەتی دەربڕن و بێنە گۆڕی خەباتی یەکسانی خوازیەوە، چ بە شێوازی ڕێکخراوەیی منەزەم یان نامنەزەم دژی ئەو چەوسانەوەیە. لەم ڕۆژەدا کرێکارانی ژن لە کارگەیەکی چنین و ڕستن دەستیان دایانمانگرتن بۆ نیشاندانی ناڕزایەتی بەرامبەر بە هەلومەرجی دژواری ئیش و خراپی حەقدەستیان. بیرەوەری ئەم مانگرتنە لە لای کرێکارانی ئەم بەشە مایەوە و ناڕزایەتی گشتی لەم بارودۆخە لای ژنانی کرێکار بەردەوام بوو. ئەم ساڵ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە ئێراندا دەچێتە ژێر هەلومەرجێکی تایبەتەوە کە شۆڕشی ژن ژیان ئازادی تێدا بڕێوە دەچێت و کاریگەری لەسەر بارودۆخی گشتی جیهانیش داناوە. 8 مارسی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ هەفتەی مانگی ڕەشەمەی ساڵی 1401 تاوی. لەم ڕۆژەدا نزیک بە 6 مانگ بەسەر شۆڕشی ژینادا تێپەڕیەوە، شۆڕشێک کە کاریگەریەکی گەورەی سیاسی، کۆمەڵایەتی و خەباتکارانەی لە ناوخۆی ئێران و لەسەر تاسەری ئاستی جیهاندا هەیە. ئەم شۆڕشە نەتەنیا کۆمەلگای ئێرانی ڕۆشن کردەوە، بەڵکو جیهانیشی ڕۆشن کردەوە و بەهۆی ئەم ئێعتبارەوە پاڵپشتی جیهانی بیرروڕای گشتی پێشکەوت و خواست، یەکسانی خواز و مرۆڤ دۆستی بۆ خۆی ڕاکێشا و کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی دژەژنی خستە لووتکەی نێوخۆیی و بێزاری و گۆشەگیری جیهانی. ئەم شۆڕشە جارێکی دیکە ژنانی خستۆتە ناوەندی کۆمەلگا و سیاست و نیشانیدا کە ژن نەک هەر لاواز و ڕەگەزی دووەم بەڵکو بەتوانا و بوێر و خۆنەویست و لێ هاتووترینە بۆ بەڕێوەبردنی جیهانێکی دوور لە شەڕ و کوشتن و پڕ لە ئارامی مرۆڤ دۆستایەتی و خۆشەویستیشی هەیە. ئەم شۆڕشەوەی کردووە تەنانەت داڕێژەرانی سیاست و سیاستمەدەرانی کۆمەلگای ڕاست لەسەر ئاستی جیهان یان بێدەنگ بن بەرامبەری یان بە شێوەیەکی ناڕاستە و خۆ و ساختەکاری پشتیوانی لێ بکەن. شۆڕشی ژینا لە ناوخۆی ئێراندا کاریگەری قۆڵی لەسەر چین و توێژەکانی خوارە و بێبەشەکانی کۆمەلگا لە ئاستی بەرفراوان و سەرتاسەریدا هەبووە. هێزی بزوێنەری شۆڕشی ئێستا ئەو ژن و گەنجە بەسۆز و بۆیرانەیە کە جگەل لە ڕووخاندنی فاشیزمی ئاینی حکمڕانی ئێران تەسلیمی هیچ شتێکی تر نابن. ئەم شۆڕشە چینەکانی بورژوازی ئێرانی ناچار کردووە چ لە حکوومەتی ڕابردوو و چ لە ئێستادا و چ لە ناوە و دەرەوەی وڵاتدا، بەڵام گەشتە ڕەنگا و ڕەنگەکانی چەوسانەوەی کرێکاران و ستەملێکراوانی ئێران ناچاری کردوون بە ئاشکرا دژایەتی یان بە شەرمەزاریەوە پشتگیری ئەم شۆڕشە بکەن. هەر لە سەڵتەنەتخوازەکانەوە کە لە ڕاپەڕینی ساڵی 1357دا ڕووخێنران تا بەرەی ڕفۆرمخوازانی حکوومەت ترس و خۆفێکی ئەم شۆڕشیان کەوتۆتە گیانانەوە و هەوڵ دەدەن بۆ ئەوەی کەشتیە زریانێوەکەی کۆماری ئیسلامی بە کاپیتانێتی خۆیان و بە پشتیوانی ئیمپرالیستەکان بگەێنە کەناری ئەو. بەڵام لە بەرەی شۆڕش و بە تایبەتیش لە ناوخۆی وڵات لەسەر شەقام و لە مەیدانی کردەوە و ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانەدا نەبوونی سازان و نەدەنگی تەسلیم بوون بە بکوژانی گەلی ئێرانی 43 ساڵی ڕابردوو نابینرێت. لە شۆڕشی ژینادا ڕۆحی سۆزدار پڕن لە ئازادی و ڕزگاری، بەڵام تەسلیم نابن. 8 مارسی 2023 بە پشتبەستن بە شۆڕشی ژینا و کاریگەریە جیهانیەکانی دەتوانێت ڕۆژی تەحەدای ئاپارتایت و نایەکسانی جنسی بێت لە سەرانسەری جیهاندا. پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز دەتوانن و دەبێ بەردەوام بن لە خەبات لەگەڵ کولتور و یاساکانی ژنکوژی و پیاوسالاری دژی شەڕ و بناژۆ خوازی ئاینی دژی ئاپارتایدی جنسی بۆ بەرگریکردن لە شۆڕشی ئێران تا ئەو کاتەی مافەکانیان بەدەستێنن. لە 8 مارسی ئەم ساڵدا ڕۆژی جیهانی ژنان پێویستە شەقام و گۆڕەپانەکانی شارەکانی جیهان و لە ژێر کاریگەری شۆڕشی ئێستای ئێراندا ڕەنگ و تامێکی جیاواز وەربگرن. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا پێویستە لەشکری ملیۆنی لە ژن و پیاوی زەحمەتکێش، خەڵکی ئازادی خواز و یەکسانی خواست،
کۆمونیست و سۆسیالیستەکان لە ئامادەبوون و بزنتڵەکاندا یەک بگرن و دەنگی ناڕزایەتی خۆیان لە دژی سیستمی سەرمایه‌داری هەڵاواردنی ڕەگەزی و لە سەروی ئەوانەوە شەڕی کۆنەپەرستانە و ئیمپریالیستیەکان لە ئۆکرانیا کوشتنی خەڵکی بێدیفاع و مافخواز لە ئێران هەڵبڕن و هاوار بکەن جیهانێکی دوور لە شەڕ و کوشتن ستەم و سەرکوت جیهانێکی سۆسیالیزم کە ڕزگاریژن تێیدا بێت مەرجێکی پێشوەختە بۆ ڕزگاری کۆمەڵگە. حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە وێڕای خۆشحاڵی و ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژنان هەموو ژنان و پیاوانی هۆشیار و بە دوای یەکسانی لە ڕۆژی 8 مارسی ئەم ساڵدا بانگەوازی کۆبوونەوەی ناڕزایەتی دژ بەستەم و سەرکوتکردن و دژی زیندانیکردن و کوشتنی ژنان و گەنجان و دژی سیاسەتە دژە ئینسانیەکانی کۆماری ئیسلامی و ڕووخانی شۆڕشگێڕانە لە کوردستان و ئێران دەکات. ئازیزان، هەر وەک خۆشتان ئاگادارن ئێمە هەموو ساڵێک لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم بۆنەوە بەرنامەی جیاوازمان دەبێت و ئەم ساڵیش لە خزمەتتانداین بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن کە بەرەوپیری دەچین و چەند ڕۆژێکمان ماوە ڕپۆرتاژێک لە لێرەدا ئێمە تەهیە دەکەین لەگەڵ هاوڕیان و هاوڕیانی کومیتەی ناوەندی کە هیوادارین ئێوەش بە دڵتان بێت و کەڵکیشی لێو بگرین. ئەم بەرنامە یا بڵین ئەم ڕپۆرتاژە لە چەند بەش پێک دێت کە ئەمڕۆ بەشی یەکەمی پێشکەش پێوەی خۆشەویست دەکرێت. لەوە زیاتر کاتتان ناگرم، فەرمون بۆ بینینی. هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەریبانی یاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێین ناهەرگیز بۆ ستەم نەبۆژینێکی بێبەرهەم 8 مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێی بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی کە و ژندوو بوو ناوەرێ بۆ یەکتری گرنگ و سەروەرێ بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا 8 مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی. بەڵێ بینەرانی عزیز، ئێستاش لە خزمەت هاوڕێی خۆشەویست کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەداین تا قسە و باسی ئەویش سەبارەت بەم ڕۆژە جیهانیە ببیستین. کاک حەسەن، ئەم کاتت باش، سپاس بۆی کە بەشدار بووی لەم ڕپۆرتاژەدا. ئاگادارن کە بەرەوپیری 8 مارس ڕۆژی جیهانی ژنەچین. ئەگەر بتانێت بە کورتی پێناسەیەکتان هەبێت لە 8 مارس ئەم ڕۆژە چۆن ناودێر کراوە، بۆ مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە، ئەگەر بتانێت پێناسەیەکی بکەن فەرموون. زۆر سپاس بۆ ئێوە و هاوکارانتان. ئەسڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز دەکەم. ئەوەی ڕاستی بێ بە دووشت دەتوانێت 8 مارس بەڕێی من پێناسە بکەین. یەکێکی ئەوەی کە ئەم ڕۆژە لە ڕاستیدا ڕۆژی خەباتی ژنان و بە تایبەت ژنانی کرێکارە کە لە نیوزیلندەوە دەستی پێکرد دوای کرێکارانی
پارچەچنین لە ئەمریکا ئەم ڕۆژیان خۆستەوە خەبات و ناڕەزایەتیەکانیان دەربڕی و لە عینی حاڵیشدا ڕۆژێکی چەپە ڕۆژی لە کلارازیتچین و لە ئەنتەرناسیۆناڵی دووهەمدا لە 1970 ئەم ڕۆژە زیاتر هاتە گۆڕێ زۆرتر باسی لەسەر کرا ئەنتەرناسیۆناڵی دوو تەسویبی کرد بە عنوانی ڕۆژی جیهانی ژن و بە دوای ئەودا ئەوەی کە زۆرتر جایگای ئیجتماعی بەم ڕۆژەدا ئینقلابی ئۆکتۆبرە. ئینقلابی ئۆکتۆبر زۆر شتی گەورەی لەسەر مەسئلەی ژنان کرد. مەسەلەن بۆ نمونە لە ئینقلابی ئۆکتۆبرایە کە حەقی تەلاق بە ژنان دەدرێت. دوای ئینقلابی ئۆکتۆبرە کە حەقی ڕەئی بە ژنی کرێکار دەدرێت. پێشتر بە ژنانی بۆرژوا و ژنانی ئەشراف و ژنانی دەوڵەمەند درابوو ئەمە ئێرفاقێک نییە کە و تەبەقەیە لە ناو خۆیان بیکە. بەڵام ئەوەی کە شۆڕ بووە بۆ ناو کۆمەلگا بۆ ناو ژنی کرێکار و زەحمەتکێش ئەوە ئینقلابی ئۆکتۆبر بلشویەکەکانە کردویانە. بە دوای ئەوەدایە کە ئێمە لە 1970 تا ینی تقریبا 50 ساڵ دوای ئەوە شاهد دەبین کە سازمانی ملل ئەم ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی ژن دەناسیەوە تحتی ئەو فشارەی کە بەرەی چەپ و ئازادی خوازێناوێتی. بنابەرئین بەڕێی من ڕۆژی جیهانی ژن ڕۆژی ژنی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازە بۆ بەدەستێنانی مافەکانیان و لە عینی حاڵیشدا زەحمەتی چەپەکانە، زەحمەتی کۆمۆنیستەکانە، زەحمەتی سوسیالیستەکانە کە لەم ڕۆژەدا کێشاویانە و نەهایەتەن دوای ئەوە ڕۆژی جیهانی ژن پەسەند کراوە بە عنوانی زۆربەی وڵاتانی دنیا ئەمە مەسەلەن لە وڵاتانی ئوروپاییدا ئەم ڕۆژە تەحتیلە. لە ئەمریکا تەبعاً فەرقی هەیە زۆر شتیان ئەوان لەگەڵ جێگاکانی تر مەسەلەن ڕۆژی کرێکار یا مناسبەتەکانیان نەوەیەک جیاوازی تیا هەیە. بەڵام ئەمە بە عنوانی ڕۆژێک لە سازمانی ملێلیش قبولی کردووەوە ئێستا وەکو ڕۆژی جیهانی ژن چاوی لێکرێت. زۆر باشە کاک حەسەن بە بگەڕینە سەر ئێران سەرڕای ئەوەی کە کۆمەلگای ئێران لەژێر دەسەڵاتی ڕژیمی کوماری ئیسلامیدا پڕە لە خەفەقان ئەگەر بتانەوێت هەڵسەنگاندنێکتان بێت لەسەر 8 مارسەکان هەتا ئێستا ئێوە چۆنی هەڵسەنگێنن 8 مارس لە ئێران بە تایبەت لە کوردستان تا ئێستا چۆن بەڕێوە چووە؟ ئەوەی ڕاستی بێت گەورەترین 8 مارس دوای ڕاپەڕینە ساڵی 1950 کە ئێستا کوونێ واردی نەورۆزی خوێناوی سنە و ڕووداوەکانی دوایی و وردە وردە جەمهوری ئیسلامی بەرەو تەسبیت نەڕۆیشتووە لە شارێکی وەکو تارانە بە پێی ئامارەکان نزیکەی 400,000 ژن دێنە سەر شەقامەکان و ئەمیش زۆربەی ژنانی ڕاستە ڕووناکبێری سەر بە جەرەیانی چەپن چریکەکان کە و فەراخانە دەن سازمانی چریکەکان کە تووشی ئەو جیابوونەوە و تووشی ئەو ئەکسەریەت و ئەقەلیەت و خەتی منحەتی حزبی توودە بە سەریان و ئەوانە نەبوون. بە دوای ئەوەدا جمهوری ئیسلامی وردە وردە بەرەو دیکتاتۆری سەرکۆت خەفەقان ئیستبداد ئەوانە دەڕوا ئەوەڵین مێخی ئیستبدادی جمهوری ئیسلامی لەسەر سەری ژنان دەدرێت. بۆچی؟ بۆ ئەوەی کە بۆ خومەینی و بۆ دارودەستەی مەسەبی زۆر وازەح بوو ئەگەر نیوەی ئەم کۆمەلگایە ئەسیرکەن نیوەکەی دیکەی دەکەن بە پاسەوان. هەموو پیاوانیان کرد بە پاسەوانی ژن بە ناوی ئەوەی کە لە ماڵەوە بن کار دەبێت لە ماڵەوە کاریان هەیە منداڵداری بکەن و ئەوە لە ڕاستیدا ئەو ئیستبدادە بوو کە جمهوری ئیسلامی لەسەر ژنانەوە دەستی پێکرد. هەڵەیە ئێمە بڵین مەسەلەن لە کوردستان و یا لە تورکمن سەحراوە یا لە بزوتەوە نه ئەس قەزا لە ژنانەوە دەستیان پێکرد. بە دوای ئەوەدا بەڵام لە بیرمان نەچێت ئەوەی کە بزوتنەوەی ژنان ناڕزایەتی ژنان ناڕزایەتێکی بێدەنگ نەبووە لە توولی ئەم ساڵانەیشا کە ئێمە چاوی لێ بکەین لە دانیشگاکانە لە ناو کرێکارانە لە ناو جۆنبشی کوردستانە لە هەمووی ئەمانەدا خەباتی ژنان ئیدامەی بووە خەبات لە دژی پیاو سالاری خەبات لە دژی فەرەنگی ئاینی و تەنانەت جاری وا بووە کە ژنان پەنایان بۆ شێوەگەلێکی منفی لە مبارزە بردووە مەسەلەن خۆسووتاندن کە ڕەوشێکی زۆر خراپە زۆر دەورەیەک حتا ببوو بە باو ژن ئاعترازی دەکرد ئەوەی دەکرد لە سوورەتێک دەبێت متحد بێ دەبێت مبارزە بکە دەبێنێت تەنیا خۆی نەسووتێنێت دەبوو بمێنێتەوە بۆ ئەو فەرهەنگە کۆنە پەرست و ئورتجاعیە بسووتێنێت. بە نسبەتی کوردستانەوە ئێمە شاهدین هەر لە دەهای 60 بەملاوە ئێمە هاوکات لەگەڵ پەرسەندن و ناڕزایەتیەکانی فعالینی کاریگەری چون بەڕاستی ناتوانین بڵێن بزوتنەوەی کرێکاری بووە کە لە مەیدانە فعالینی جنبشی کاریگەری بوون. مثلەن اتحادیە سەنعەتگەرمان هەیە لە سنەیە لە ساڵەکانی 65 بەولاوە تا 68 و تا جەماڵی ئیعدامی جەماڵی جراخوەیسی لە شاری سنە ئەو ئەترازاتانە بووە ژنان دەوری چالاکیان هەیە لە من لە نووسینی قەتنامەکانە لە داڕشتن یا لە خوێندنەوەیە لە فعالیەتە و دواتر لە 83ەوە کە ئەوەی پارکی کودەکی سەخص دەست پێکاتەوە و فعالینی کاریگەری مححمودی ساڵحی و مەجموعەیەکی دیکە
ئەو خەباتە دەبەنە پێشەوە بزوتنەوەی ژنان زیاتر بەرەدەستێنێ کومیتەهای ژنان شۆرای ژنان ئەمانە لە کوردستانە بەڵام یەک شتمان دەبێت لە بەرچاوبێ هێستا ئەمانە نەبوون بە لەواقعدا بە بزوتنەوەی ژنانی کرێکار ئەو خاڵە ئەسلیەی کە بەڕاستی لە ناو جنبشی کۆمۆنیستیشان مەدوینی بلشویکەکانە ئەوانن کە ئەو تار و پۆیانەی ئەنتەرناسیۆناڵی دوو کە نەوعێک سازش لە بینی فێمینیزمێکی لیبراڵ و بزوتنەوەی ژنانی خوارەوە دەکەن و ئەوانە ئەو بلشویکەکانن کە ئەوانە دوای ئینقلابی ئۆکتۆبر ئەوانە دەشکێنن و دەڵێن ئەگەر بێمە بمانەوێ ئاڵوگۆڕ دروستکەین ئەو ئاڵوگۆڕە لە قشری ژنی بۆرژوادا هەیە لە ناو ژنانی ڕووناکبیردا هەیە حتا ئێمە مەسەرەن ساڵی 57 بێنینەوە بیری خۆمان زۆربەی ئەو کەسانی کە لە جەمعیەتە فعالن لە ناو چریکەکانە فعالن چێن بەشێک لە کچان و ژنانێکی تەحسیلکردن یا محەسڵن یا کەسانێکن کە ئاگاترن بەڵام چەپەکان وە کۆمۆنیستەکان کەمتر تەوەجۆیان بە بەشی خوارەوەی کۆمەڵگا کە ژنی کرێکارە کە ژنی زەحمەتکێشە کە ژنانێکن کە جیا لە کاری دەرەوە کاری ماڵەوەش دەکەن ئەمە کەم کراوە تاسەوە زعفیەتی بۆ یەکانی لە دڵی ئەم ساڵانەشا بزوتنەوەی ناڕزایەتی فعالانی ژنان لە کوردستانە فعال بوون دەخاڵەتگەردن و بەتایبەت لە بیریشمان نەچێ ئەوەی کە کۆمەڵە ئەو فەرهەنگە پیا و سالار و پیا و مەزن و ئاینیەی شکاند بەهێنانی ژنان بۆ ناو خەباتی چەکداری ئێمە دەچوینە دیهاتەکانەوە لە ناو پێشمەرگەی کۆمەڵەدا حتا بە نسبەتی تەشەکولەکانی کە لە ناو باسی دەکەین ماهیەتی تەبەقاتی خەباتی ژنان زیاترە چونکە ژنی زەحمەتکێشی پیا هاتووە بەیانی بەرقوڕ دەبێ بە کەسێکە لە شعرەکەی شێرکۆبیەکەسا دەنگ دەداتەوە بە پانتایی هەموو کوردستان ئەوە ڕوتێکی سیاسیە کە خەریکە ئەو کارە دەکات بەڵام ئێستا لە بواری ئیجتماعیدا لەو ئاستەدا کە بە ملیێنی ژنی کرێکار و زەحمەتکێش هاتبێت ئەو سەحنەی مبارزەوە بە نظری من ئەوە کەمبودێکە دەبێت جوبران بکرێتەوە. باشە کاک حەسەن تایبەتمەندیەکانی هەشتی مارسی ئەمساڵ لە چاو ساڵانی ڕابردوو بە تایبەت ئەگەر بمانەوێت لە دوای شۆڕشی ژینادا بتانوێت ئاماژەی پێ بکەن تایبەتمەندیەکانی چین؟ بە باوەڕی منێکێ لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ئینقلابێک دەستی پێکردووە ساڵی 57 ئینقلابێک بەرەو شکست دەڕۆیی بەڵام ساڵی 1401 ئینقلابێ بەرەو هەڵگیرسانە بەرەو سەرەوە دەڕوات ئەمە جیاوازیشی گەورەیە لە دڵی ئەو ئینقلابەدا کە خەریک بوو شکستی دەخوارد ئەو ڕاپەڕیندا کە شکستی دەخوارد معلوم بوو بزوتنەوەی ژنان پاشەکشەی پێکرا لە دڵی ئەم ئینقلابەدا بزوتنەوەی ژنان بەرەو پێش دەڕوە و من پێم وابێ خاڵێکی مهمیشی تایبەتمەندیشی مهمی دیکەی ئەوەیە کە هێزی بزوێنەری ئەم بزوتنەوەی ژنان ئەم نیروی محڕکەیەی کە دەبێت لە دڵ ئەم مبارزەیەدا جنبشەکانی تر کۆبکاتەوە دەتوانێت مۆرکێکی بەڕاستی ڕادیکاڵ ئینسانی تەبەقاتی هەمووی ئەوانە بە بزوتنەوەکەوە بنێ ئەوەیە کە ژنان فعالن تێدا تۆ تماشا بکە ئەوەی کە مەسەلەن ژنان ئێستا دەیکەن ئەوەی کە سەنەدی کۆیلایەتی خەریکن دەسووتێن ئەمە سووتاندنی قانونی ئەساسیە ئەمە سووتاندنی ئەو یاسا و ڕێسا پیا و سالارانەیە کە لە خیابانەکانی ئێرانە ئەمڕۆکە شاهدین ئەمە سووتاندنی فەرهەنگی پیا و مەزنی و ئاینیە سەنەدی کۆیلەتی خۆیان ڕۆژانە دەسووتێن ئەمە ئاڵوگۆڕێکی گەورەیە بەڵام لە ساڵی 57 و 58 ئێمە دەمانبینی دەبێت بەنی ڕووسەریەکان تونکەنەوە ئێستا لە کۆمەلگای ئێرانە هەست بە و ئازادیە دەکرێت کە ئەلان لە زۆر جێگا کە قسە دەکەێت دەڵێن کاکە حجاب نەماوە لەسەر ئەوە نابێت ئێستا زۆر بە قەولی ئەوان تەبلیغ بکەن و ئەوانە دەبێت متالبات و خاستایەکی دیکە و ئەوانە باس بکەین بۆ یەکانی ئەمەژیش یەک لەو تایبەتمەندیانەیەتی کە هەیەی لە ئەترازاتە لە ناڕەزایەتیەکانە نەخشی ژنان بەرچاوە بەڵام هێستا بە باوەڕی من نەخشی ژنانی کرێکار زعیفە نەخشی ژنانی زەحمەتکێ ژنانی خانەدار ئێوە چاو لێ بکەن بەشێکی بەرچاو لەو ستەمەی کە هەیە ژن مثلەن دەچێت لەگەڵ شوەکەی بەیەکەوە کار دەکەن لە کارگایەکە لە کارخانەیەکە لە مەدرسەیەکە لە ئیدارەیەکە بەڵام دێنەوە ماڵەوە کاری ئەسلی ناو ماڵ لەسەرشانی کێیە لەسەرشانی ژنانە بۆ یەکانێ بە قەولی کوڵنتای یەکێ لە ڕەهبەرانی جنبشی ژنان دەڵێت دەبێ ئەمە مەسئلەی وەرگرتنەوەی کاری ئاشپەزخانە لە ژن وەکو جیاکردنەوەی دین لە کلیسا وایە وەختی خۆی دەڵێ ئینقلابێکی گەورە کرا کە دین و کلیسا لە یەک جیاکرانەوە ئێستا لە بواری مەسئلەی ژناندا خاڵێکی مهم ئەوەیە کە ژنان دەبێت لە ئاشپەزخانە بێنە دەرەوە ئەو معنای ئەوە نییە کە ئێستا پیاوان مەسەرەن پیان وابێ ئێمە خەریکین
تفرقا خەینە بینی ژن و پیا و نا ئەوانە دەبێ بە تەبعاً دەبێ بە هەزینەی دەوڵەت بکرێ دەبێ شتای عمومی دابمەزرێ دەبێ لە شوێن ئەوەی کە لیباس شۆرخانەوە کە هەیە ئێستا لە وڵاتانی ئوروپاییدا هەیە تۆ لە گەڕەکە من لە گەڕەکەەکەی خۆمان کە لەوێ زیندەگیم کردووە لیباسەکانم دەبێم لەوێ دەیشۆرم نازانم زۆر کاری خەدەماتی دیکە قاپشۆردن و قاچاق شۆردن و فڵان و ئەوانە گشتی لە ماڵە بە دەستگایەک حەل بووە بەڵام کەسێک کە دەرامەدەکەی نییە دەبێ ئەمانە دەوڵەت تەمینی بکە بنابەرین کەندنی ژنان لە ژیانێکی نابەرابەر کە ئەگەر لە دەرەوە 8 ساعت کار دەکات لە ماڵۆژ 8 ساعت کارەکە هیچێک لەو مەسئلە سەرەکیانەیە کە بە باوەڕی من لە دڵی ئەم جنبشەدا دەبێ ببێ بە خاست ببێ بە متالبە ببێ و بێزگەلەوە هەر پیاوێکی کرێکار دەبێ خۆی بە مدافعی ژنەکەی بزانێ هەر معلمێکی تێکۆشەر هەر کارمەندێکی ئازادی خواست هەر ئینسانێک کە دڵی بۆ ڕزگاری لێدا دڵی بۆ ئەوە لێدا کە جارێکی کە فەرهەنگی جمهوری ئیسلامی بەسەرمان نازاڵ نەبێ دەبێ خۆی بەوە بزانێ کە هاوکار و هاودڵ و هاوگیان بێ لەگەڵ لە خانەوادەکەی و لە ناو جامعیشە بە قەولی بابی شەید محەممەد لە بۆکان دەڵێ وەختی خۆی ئێمە دەمانکوت هەر کەسێکە زۆر جەسوور دەمانکوت زۆر پیاوە ئێستا ئەگەر بڵێن هەر کەسێک بڵێن زۆر جەسوورە دەبێ بڵێن زۆر ژنە دەبێ بڵێن ئەو پیاوەی کە لە هەموو بوارێکە لە هەموو ئەرکەکانی سیاسی ئیجتماعی خانەوادە منداڵ کاری ناوماڵ هەمووی ئەوانە ئەو بەرابەری ڕعایەت دەکات ئەوانە هیوا ئومێدی دواڕۆژی ئەو حرەکەتە ئەو جنبشەنوە ئەوە خاڵێکی بەرەو پێشتی حرەکەتەکەمانە باشە کاک حەسەنیەوە باسی بزوتنەوەکانتان کرد کە وەکو بزوتنەوە مەسەڵەن ژنانی کرێکار وەکو بزوتنەوە تا ئێستا نهات پێستە مەیدان ئێمە بەرەو 8 مارس ئەچین پێت وایە ئەم 8 مارسی ئەم ساڵ هەڵێکی گونجاو نەبێت بۆ ئەوەی کە ئاگادارین کە پێشەنگایەتی ئەم شۆڕشەی ژنان واستۆیانگر بوو دەبێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوەی ژنان پەیوەند درێ بە بزوتنەوەکانی تر و 8 مارسی ئەم ساڵ زۆر جیاوازتر و پرشکۆتر بەڕێ بچێت زانی کاک ئەمیر هەر ئێستا ئێوە چاو لێ بکەن لە ناو کۆمەڵگای ئێرانە جمهوری ئیسلامی خەریکی سیاسەتێکی زۆر زێوی دژی ژنە ئەویش مەسلەی مەسمومکردنی کچانێکە کە لە مەدرسەکانە خەریکن دەیکەن بە باوەڕی من لەم هەفتەی کە ئێمە ماومانە بۆ ڕۆژی 8 مارس دەبێ ئەمە ببێ بە خاڵێکی سەرەکی هەمووی ئەتراز و ناڕەزایەتی دەبوو لە هەموو جێگایە کە ژنان و پیاوان چه ئەوەی منداڵی لە مەدرسێ چه ئەوەی منداڵی لە مەدرسە نییە ئیجازە نەدەن فەرهەنگی دژی ئینسانی و کۆنەپارێزی جمهوری ئیسلامی تۆڵە لە کچەکانمان بکاتەوە کە لەو خیابانەکاندا هەن جمهوری ئیسلامی من عەرزم کردی ڕۆژی ئەوەڵ وتم یەکەم مێخی سەرکوتیان لە مێشکی ژناندا لە تۆقی سەری ژناندا ئەمڕۆکە چ دەکەن بە مەسمومکردنی ژنان لە واقعدا پیاوان مەسمومەکەن کۆمەلگا مەسمومەکەن بزوتنەوەی ژینا مەسمومەکەن ئەو پڕ و پیاوانەی ئەو کەسانەی کە لە ماڵۆ دانیشتون چاویان لەوەی هێستا کچەکەی ئەو مەسموم نەکراوە هەڵە دەکەن دەبێ ئەمانە بە ئەرکی خۆیانی بزان دەبێ بزوتنەوەی ڕێبخەین ئێستا بۆ ئەوە بزوتنەوەی ناڕەزایەتی بزوتنەوەی ئەعترازی بزوتنەوەی خەبات لە دژی مەسمومکردنەکان کاکە گیان بووکو حرام خەریکە ئەوە دەکات لە ئەفریقایە تاالبان خەریکە ئەوە دەکات ژنان دەنێرێتەوە لە ماڵەوە بن و نابێت لە خوێندگاکان و نابێ کارکەن و ئەوانە لە عەرەبستانە قانونی ئیسلامی و قانونی کۆرەپەرستانە لە دژیان وەزعکراوە لە ئێرانە بە مەسمومکردن خەریکن بزوتنەوەکەمان لێ مەسمومەکرد ئەرکی کێیەکە دەبێت دیفاع بکات لەوانە تۆڵەیەکە کە جمهوری ئیسلامی خەریکە لە ژنان و کچانی ئازادی خوازی دەکاتەوە کەسێک کە ئەوە نەبینێ هەڵە دەکات بۆیە یەکەمین خواست و داخواز ئەوەیە دەبێ هەر لە ئێستەوە لە هەموو جێگایەکە مبارزە بکەن دەبێ مانگرتنی بۆ ڕابگەێنن دەبێ ئەتسابی گشتی بۆ بکرێ دەبێ نێڵین ئەم تاوانم چێتە پێشەوە خاڵێکی تر ئەوەیە کە ئەم ساڵەکە لە دڵی ئەم مبارزەیەدا شەقام وەکو ساڵی 57 دەبێ بەدەست ژنانەوە بێ بەخشە قسەکەشتم پێراگر کاک حەسەن من ڕێگەلان دەمەیز ئەو پرسم کە خۆتان ئاماژتان پێداکە لە ساڵی 57 گەورەترین مەراسمی 8 مارس ئەو ساڵی گیراوە پێتاوانیە کۆماری ئیسلامی زۆر ئاگاهانە چون بەرەو پیری 8 مارس ئەچین وە ئەم کارە قێزە و نەدژە ئینسانی دەکات بۆ ئەوەی کە ترس و خۆف خاتە گیانی کۆمەلگاوە 8 مارسی ئەم ساڵ ئەو جۆرەی کە لێ ترسێ بەڕێوە نەچێت بەتاکید بەشێکی ئەوەیە بەڵام بەشێکی ئەسلی نیشانەکە خودی شۆڕشەکەیە چون 8 مارس ڕۆژێکە تەواو دەبێتتر ئەو ئەمڕۆکە چەند ڕۆژێکی ماوە دوایەوە 8 مارسمان نییە مە تاکوونە ساڵێکی دیکە بەڵام شۆڕشەکە ئیدامەی هەیە
زوتنەوەی ژیان ئازادی ئیدامەیە بۆ یەکانی ئەسڵی نیشانەکە بۆ خودی جومشەکەیە بۆ ئەوەیە کە تۆڵە لەو کەسانە کاتۆ کە لەسکەکانیان سووتان تۆڵە لەو کسانە بکەنەوە کە حیجابەکانیان سووتان تۆڵە لەو کسانە بکەنەوە کە بە شوێن مەلایەکە دەکەوێت و خەریکە مندیلەکەی لێفرێدەدا ئەوە تۆڵەکردنەوەی ئەوانەیە نابێ بێڵین ئاوا بەڕاحەتی کچەکانمان و منداڵەکانمان و ئەوانە ئەو بەڵایە جمهوری ئیسلامی تۆڵیان لێ دەکاتەوە یەک لە لایەکی دیکەوە دەیانترسێنێک لەو لە شەقامان نەبن بستنەوە ماڵەوە ئەو کارانە نەکەن بۆ یەکانی ئەمە زۆر گرنگە کە ئێمە لەم بابەتەوە دەبێت زۆر وشیار بین نقطەیەکی تر کە هەیە بە تایبەت بۆ کوردستان کە ئێمە پێشزەمینەیەکمان هەیە ئێمە تەجروبەیەکمان هەیە ئێمە ڕابردوویەکمان هەیە ئێمە ژنان نیشانیاندایتر ئەو فەرهەنگەی کە بێ بەژن بڵێ زەعیفەیە دەبێت لە چاڵی بنیت هەر لە بەردەمی ئەو پیاوەدا دەبێت لە چاڵی بنیت ئەو فەرهەنگەمان ئێمە مبارزەیەکی ژیانانەمان لەگەڵ ئەو فەرهەنگە کرد کۆمەڵە سەری بەرزە لەو بابەتەوە کۆمەڵە قارەمانی مبارزەیە لەو بابەتەوە کە ژنی کرێکار و زەحمەتکێش نەتەنیا ژنی ڕووناکبیر و دەرس خوێن و دەست بەدەمی خۆی بگای هێنە ناو خەباتی سیاسی و چەکداری و ئەوانەوە بەڵکو بە تایبەت ژنانی کرێکار و زەحمەتکێش و ژنانی خەڵکی دێهات و ئەوانەی هێنە ناو خەبات و مبارزەیەوە بۆ یەکانی ئێمە لەم خەباتی ئەمڕۆکەمانە ئەرکی سەرشانمانە کە باتەوەجو بەو سنەتی ئەترازیە کە هەیە باتەوەجو بەو ناڕەزایەتیانە و هەشتی مارسەکان و ئەزمونونەکەی ڕۆژی هەشتی مارس دەبێ خیابانەکان هیچ ژنان بێ هەر لە ئێستەوە بانگەوازی ئێمە ئەوەیە بۆ هەموو ژنان بۆ هەموو پیاوانی ئازادی خواست هەشتی مارس ئەم ساڵەکە دەبێت فەرقی بێ لەگەڵدا مەچن لە دەرەوە لە بن ئەم دار و ئەو دار و لە باخ و لە کەنار ئاو و ئەکسی گیان بەختگۆرەکان هەڵمەواسن لە دەرەوە مەراسم مەگرن دروست مەراسمەکان بەرنە سەر شەقامەکان بیبەنە کۆڵانەکان لەم کۆڵان بۆمان ناکرێت لەو کۆڵانی دیکە بیکەین لەم خیابان ناکرێت لەو خیابانی دیکە بیکەین بەڵام دەبێ بیگرین مهم چ دەکرێت لەو ڕۆژەدا خۆ قەراری لەو ڕۆژەدا جەمهوری ئیسلامی بڕوخێ و ناش ڕوخێ کەسیش تەوەقعی ئەوەی نییە لە بزوتنەوەی ژنان بەتەنیا بزوتنەوەی ژنان بێ بزوتنەوەی معلمان بێ بزوتنەوەی کرێکاری کەوانە بخۆیان بەشێکن هەمویان لە بزوتنەوەی کرێکاری بەبێ بازار لەگەڵیان بێ بەبێ ئەوەی خەڵکی ئاسایی لەگەڵیان دێ تەبیعیە ناڕوخێ بەڵام ڕێگامان بۆ خۆش دەکات هەنگاوێکمان دەباتە پێشەوە بۆ یەکانێ بانگەوازی ئێمە ئەوەیە کە لەم ڕۆژەدا ژنان و کچان لەگەڵ پیاوانی ئازادی خواست شەقامی شارەکانمان بەدەستەوە بێ مەدانەکانمان بەدەستەوە بێ مەچنە سەرکار گوڵ بڵاوکەنەوە گوڵی سوور بدەن بە ژنان و کچان ئەوەی کە ئێمە خۆمان لێرە سنەتەن لەناو کۆمەڵەیە هەموو ساڵێک دەیکەین گوڵی سوور لە ناو شارەکانە بڵاوکەینەوە معلوم بێت کە ئێمە نیەتمان ئەوەیە کە ئەو مبارزەیەمان ئیدامەی ببێ و پێشاهەنگی ئەو مبارزەیەمان ئێستا ژنان دەیکات و تەبعا نابێت بەوە محدود بێتەوە بەڵکو ئەو نەخش و جایگای تەبەقەی کاریگەری شەوێ بۆ یەکانێ ئەوە مهمە و بانگەوازی کۆمەڵەیە بەڕاستی بۆ هەموو ئازادی خوازێ بۆ هەموو ژن و پیاوێکی بەرابەری تەڵاب کە بینە شەقامەکان مەدرسەکان داخین لەو ڕۆژەدا مامۆستاکان کە لەسەر کلاس بوو کچە جوانەکان گوڵێکیان پێ بدەن بڵێ مامۆستام ڕۆکە هەشتی مارس لێ پیرۆز بێ با مەدرسەکەمان داخین بەیەکەوە پێشەنگ بن بە تایبەت شارایکی وەکو سنە سەقز مەریوان زۆر لە شارەکانی تری کوردستان پێشەنگ بن و ئەو فەرهەنگە بیکەینە فەرهەنگێکی جمهوری ئیسلامی چی بۆ دەکرێت جمهوری ئیسلامی لە بەرابەر بە تاقسنەوەیە کاری بۆ کرێت لە بەرابەر حرەکەتی کۆمەڵاتیایکی بۆ ناکرێت ئێستا مبارزەی شەقامەکانمان بێ بە مبارزە دژی مەسمومیت زۆر دەستکەوتی گەورە بەدەزێن لە بیرمان نەچێ زۆر یەک لە ئینقلاباتی گەورەی دنیا بە پێشەنگی ژن کراوە ئینقلابی 1905 رووسیا ژنان نەخشی مهمیان تێدا هەیە لە فێوریە 1970دا کە دوای ئۆکتۆبری بە شوێندادی ئەوە ژنانن کە ڕچەشکێنی ئەترازات و اعتساباتن و ئەوانن لە ئاستێکی وەسی ئادێنە مەدان تەنانەت چەپەکان و کۆمۆنیستەکانی ئەو کاتلیان لە دوان ئەوان پێشەنگی ئەوانیش دەکەن بۆ یەکانێ نەخشی ژنان لە تاریخا مهم بوو تاریخ ساز بوو ئەوە مهمە کە ئەوە بکەین و من ئومێدەوارم خەبەری زۆر باش لە هەشتی مارسی ئەم ساڵەکەیە بگاوە داوا لە هەموو فعالین دەکەین کە لەم ڕۆژەدا بە جۆش و خۆشێکی تایبەتی و بە ئێستەقباڵیەوە بچن زۆر باشە کاک حەسەن خۆشتان ئەمە ینی وەکو بانگەواز لێرە ئەمەتان دەرکرد ئاگادارن کە ئیتحادی سنفی معلمانی ئێران وە چەند ڕێکخراوێکی تر ئەم بانگەوازیان دەرکردووە بۆ ئەوەی کە مانگرتنێک ڕابگەێنن بە تایبەت دژی ئەم مەسمومیەتی خوێندکارانی کچ پرسیار زۆر هاتووە ئەم چەند ڕۆژە کە ئایا بۆچی ئەحزابی کوردستانی وەکو بانگەوازەکانی تر ئایا دەتوانن بانگەوازێک دەرکەم بۆ ئەمەی کە بە تایبەت بەرەو هەشتی مارس ئەچین بانگەوازی مانگرتنێکی گشتی دەرکەن لە کوردستان و بە تایبەت گشتی تریش بۆ ئێران ئەمە دەکرێت یانە
تا جێگای بە حزابی کوردستانی دەگەڕێتەوە دەوە بێ ئەوە بڵێم کە بەشێ لەو حزابی سیاسی کوردستان بەداخەوە هێندە سەریان قاڵ و هێندە مەشغوڵن لەگەڵ ناسیۆنالیزمی ئێرانی لەگەڵ کوڕیشا یا لەگەڵ مجاهد یا لەگەڵ جەرەیاناتێک کە مێژوویان تاقیکراوەتەوە لە دڵی ئەو جنبشەدا ئەتوانم بڵم 100 ئەوە بە دڵی لە خەمی بزوتنەوەکەدا نین ئەوە بخۆی هۆکارێکە کە لەو بابەتەوە تاسییر ینی جیاوازیەکانمان لە استراتێژیماندا لە دۆستەکانماندا لە متحیدەکانماندا هەمووی ئەوانە بۆ بمانع بۆ ئەو کارە هاوبەشانەی کە دەبێ بکرێت یا لەوە نوعی غرور و خۆبەزلزانینی کەسانێک پەیدا بوون کە کابرا بە لە قەلەقن مایندەجی حیزبەکەی خۆی بۆ ناکرێت دێ بە ناوی خەڵکی کوردستان و قسە دەکات لەم لاو لەولا ئەوانە لە خەڵکی کوردستان وریابن خەڵکی کوردستان نمایندەجییان بە کەس نەداوە لە ساڵی 58مانەگەر لەبیر بێ خەڵکی کوردستان لە شەقامە شارەکانە وتیان هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان دروست بێ کە چوار لاینی تێدا بوو مامۆستا بوو کۆمەڵە بوو حزبی دموکرات بوو چریکەکان بوو ئێستا نمایندەجی بە کەس نەدراوە کە کابرا بە خۆی بچێت لەگەڵ کوڕیشا و یەکی تر لەگەڵ مجاهد و یەکێکی تر لەگەڵ شۆرای گوزار و لەگەڵ جەرەیاناتێک کە تا سەر ئێسقان دژ بە مافەکانی خەڵکی کوردستانن ئەمانە بێن ئەم نەوە کارانە بکەن و ئەوەندەی ئەوان دڵیان بۆ ئەوان لێدا خۆندە دڵیان بۆ بزوتنەوەکەی خەڵکی کوردستان لێ نادا بۆیە ئەوە بۆ خۆی بەڕاستی هۆکارێکە ئەوە خۆی زعفێکە کە لەو بابەتەوە هاتوێتە پێشەوە بەڵام تاو جێگای بە ئێمە دەگەڕێتەوە کۆمەڵا ئەگەرچی خۆی داهێنەری بزوتنەوەی مەدەنی بووە لە کوردستانە نەورۆز بۆ لا ئێوە تماشای بکەن جەمعیەتەکانی دروست کردووە یەکێتی جوتیارانی دروست کردووە یەکێتی ژنانی دروست کردووە شاری مەریوانی چۆڵ کردووە ڕێپێوانی شارەکان ینی کۆمەڵە داهێنەری بزوتنەوەی مەدەنیە کەس ناتوانێت حاشا لەم تاریخە بکە و ئەو نەوع بزوتنەوە دموکراتیک و ڕادیکاڵانە کۆمەڵە سەرپەرستی کردووە بنابەرئین ئەگەر ئێمە ئیتلاعیشمان نەدا ئەگەر شتی ڕسمیمان ڕانەگەیان لە هەر بزوتنەوەیەکی ڕادیکاڵی ڕەسەنی ناو کۆمەلگایە ئێمە دیفاعکەین هەر خەباتێک کە معلمان بیکەن هەر خەباتێک کە کرێکاران بیکەن هەر خەباتێک کە ژنان بیکەن خەڵک بەبێ ڕاگەیاندنی کۆمەڵە بزانانی کۆمەڵە لە پشتی ئەوانەیە بزانێ فعالینی کۆمەڵە دەدلی ئەو خەباتەیە حزوریان هەیە و فعالینی ئێمە دەبێ خۆیان ئەرکدار بزانن نابێ پرسیار لە ئێمە بکەن لە 8 مارسا ئێمە چ بکەین ساڵهای ساڵە ئێمە وتومانە لە یەکی مەیدا ئێمە چ بکەین ساڵهای ساڵە ئێمە وتومانە بەڵام لە عینی حاڵە دەبێ وریاش بن کەسانێکی شەن کە مەسەلەن بە ناوی تەشەکولهایەکی وجودیان نییە ڕێکخراوە هەیە کە ئەسەن حزوریان نییە خەریکن بەمانەش تایەکی فایک دروستەکەن و بڵاوی دەکەن و بەتەبیعیەکە ئێمە ناچینە پای ئەوانە بەڵام مەسەلەن کانونی سنفی معلمان بڵێ ئەو کانونێکی سنفیە وجودی هەیە ساڵها مبارزەی کردووە معلمی لە زیندانایە معلمی هەر ئێستەکانی لەژێر شکنجە و لەژێر تەبعید و ئەمبەرە و بەردای دیفاعکەین لەو خەباتانە لە خەباتی ژنان دیفاعکەین لە کوردستان و لە ئێرانە و بەتایبەت لە دڵی ئەم جنبشەدا کوردستان جارێکی کە تاکید دەکەمەوە کوردستان نابێ دواب بکەوێ نابێ کوردستان جیابێتەوە ئەوانەی کە دەیانەوێت کوردستان جیابکەنەوە لەتمە لەو جنبشە دەدەن و بە خازان تەواو نابێت بنابەرئین قسەکە ئەوەیە کە لە دڵی ئەم خەبات و مبارزە و ناڕەزایەتیانەی کە هەیە لە هەر نەوە حرەکەتێکی مەدەنی کۆمەڵە دیفاعەکە فعالینی ئێمە دەبێت فعال بن تێدا پێویست بە پرسیار ناکە مبارزە لە عەلەیهی مەسمومیەتی کچان نابێ فعالێک زەنگ لێ بدا لە کۆمەڵە نەزەرتان چییە کاکە نەزەری ناوێ ئەوە تۆ دەبێ بزانی کە کۆمەڵە دژی ئەو نوع کردەوە جنایەتکارانەیە کۆمەڵە پاڵپشتە لە دیفاع لەو خەباتێک کە بێتە پێشەوە بانگەوازیشی ئەگەر نەکرد هەر بانگەوازی کردووە بنابەرین بۆ ئەو خەباتە مەدەنیە کە لەناو جامعەدا هەیە ئێمە دیفاعی لێەکەین ئیتلاعیە بدرێ نەدرێ یا لە حرەکەتی دانیشتجویان یا لە حرەکەتی خوێندکاران ئەوانە ئەوانە عرسەهایەکە کە کۆمەڵە تێدا تاقی کراوەتەوە پرسیاری ناوێ دەبێ بزانن کە بە دڵ و بەژیان کۆمەڵە لەگەڵ و خەبات و مبارزەیە هەیە باشە کاک حەسەن وەکو دوایین پرسیار دیارە باسیشت کرد ئەرکی ناوە چییە بەڵام با پرسیارەکەوە بکەین بۆ 8 مارسی ئەمساڵ کە زۆر جیاوازتر و تایبەتر بەڕێوە بچێت ئەرکی هەموو هەڵسوڕاوانی سیاسیش و مەدەنیش چ لە ناوە و چ لە دەرەوەی وڵاتیش بە بڕایەوە دەبێت چی بکرێت کاکە ئەمیر ئەم ڕۆژە ڕۆژی ژنانی کۆمونیست نییە ڕۆژی ژنانی سوسیالیست نییە ڕۆژی ژنانی مەسهەبی نییە ڕۆژی ژنانی دیندار و بێدین نییە ڕۆژی جیهانی ژن ناوکەی بەخۆیەتی وەکو ڕۆژی کاریگەر چۆن دەڵێن ڕۆژی ئەوەڵی مانجیمەی ڕۆژی تەبەقەی کاریگەرە ئەم ڕۆژە ڕۆژی ژنە بنابەرین ئێمە نابێ بگەڕێم چین جەمعێک لە گۆشەیەک و کۆبینەوە پەرچەمێکی سوور هەڵکەین ئەمە سوسیالیستەکان وڵات دە نەفەرمان ناسن ئەوە هیچ هونەرێکی تیان نییە هیچ بەرەو پێشوونێک نییە
بەڵکو دەبێت سوسیالیستەکان و کۆمۆنیستەکان و ئازادی خوازەکان دەبێت هەوێنی ڕێکخستنی کرێکار و زەحمەتکێشی ناسیۆنالیست و مەسهەبی و متەدەین و بێدین و خواپەرست و خوانەپەرست بن. ئەم ڕۆژە ڕۆژێکی ئاوایە. بنابراین چ لێرە چ لە دەرەوە ئێمە سەفی خۆمان لەبەرەی ئازادی خوازی جیان ناکەین و معلومە خۆ سەفی ئێمە لەم ڕۆژەدا لەگەڵ سەڵتەنە تەڵەب نییە، لەگەڵ مجاهد نییە کە حجابێکی سووری بەسەرەوەی سبحینێ سەنەدی دیلیەتی کۆمەلگای ئێرانە لە ئێستەوە بۆمان و ڕێی جەمهوریشی بۆ داناوین. معلومە لە دەرەوە مەسەرەن خۆ ئێمە لەگەڵ جەریاناتی فاشیز ناچین، لەگەڵ نێو نازیەکان و دژی پەنابەرەکان ناچین، لەوێش معلومە خۆمە لەگەڵ کێ دەچین. بەڵام وەزیفەمانە کە ئێمە ئەو بەرەی کە ناڕازیە کە معتەرزە، بەڵام خەتی ئیدۆلۆژی، خەتی بەرنامەیی، خەتی سیاسیە لەو ڕۆژەدا لەگەڵ ناکێشین. هەرچی جەماوەری تر بێ، هەرچی وەسیعتر بێ، هەرچی بەربەڵاوتر بێ بە خازانجی بزوتنەوەی ژنانە. لە قەتنامەکانە ئێمە دەبێ نیشانی دێن خەتی سوسیالیستی، خەتی متالبەگەری ژنانی ئازادی خوازە و قەتنامەنە دەبێ خۆی نیشاندا. و مزافەن ئەوەی کە دەبێ بەڵێ لە ئێستەوە لە فکری داوی قەتنامەمان ببێ، دەبێت داخوازی ژنانمان ببێ، دەبێت داخوازی درێژەی شۆڕشی ژن ژیان ئازادیمان ببێ بە پێشەنگایەتی ژنان، بە پێشەنگایەتی زانی متالبەی ژن متالبەیەکی چەپە. بۆچی دەڵێن ئەو حرەکەتەی ئێستا جنبشی ئێستا انقلابی ئێستا لەگەڵ 57 فەرقی هەیە چەپە؟ بۆچی ژن ژیان ئازادی خودی شعارەکە شعاری چەپە، شعاری ئازادی خوازەکان. بۆ یەکانی ئەوانەیە کە بە باوەڕی من دەبێت قەتنامەمان ببێ، دەبێت سەرتاسەری ببێ، دەبێت شەقامی شارەکانمان ببێ، دەبێت لەگەڵ باقی بزوتنەوەکانی تر لە ناو خۆی ئێرانیش ئەو بزوتنەوەی ژنان فعالینی ژنان دەبێت سخەنڕانمان ببێ، با بمان گرن لەسەر چی؟ مەسەلەن ژنێ بگرن لەسەرەوە هاتووتێتی ئێمە ئەوە حقوقەکەمان با لەسەر ئەوە بیگرن، دنیا لەسەری دێتە خۆنات دەنەفەریان گرن سەد چیان لێ دەکەن سبحینێ ئازادیان دەکەن، مەجبور دەبن. بۆ یەکان دەبێت ئەوانە بین، دەبێت داخوازی ئازادی زیندانیانی سیاسی جزئی ئەو خواست و متالباتانەمان بێ کە لەسەرەوەی هەمووی ئەوانە بێ، دەبێت ئەو مەسمومیەتە بە شدت محکوم بکەین و دەنگ بداتەوە. لەم ڕۆژەدا بزوتنەوەی ئازادی خوازی ئێران لە عەلەیهی مەسمومیەتی کە بە ئاگاهانە لەلایەن ڕەوتە ئیسلامیەکانەوە لەلایەن جەمهوری ئیسلامیەوە دەکرێت ناڕازین معتەرزن و دەبێت دنیا دەنگمان ببیسێ بۆ ئەوەی کە ئەو دەنگە منعکسکەینەوە. وەکانە زۆر خاست و متالبەی تر هەیە کە من دڵنیام لەوەی کە خودی بزوتنەوەی ژنان لەسەر ئاگاهن ئەوانە دەبەنە پێشەوە و هیواداری خەبەری خۆش بگالەوە ڕۆژێ. زانن نکتەیەک یا شتێک ئاماژتان پێ نەکردبێت لە کۆتاییدا فەرموون. من جارێکی کە پیرۆزبایی دەکەم لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز سەری ڕێز و نەوازشدا دەنەوێنم بۆ دەیان ژنی قارەمان، کچی قارەمان خۆبەخش لە ژینای خۆشەویستەوە تاکوونی ئاخردانیان تا ئەو منداڵی کە 2 ساڵ تەمەنی بوو بە جنایەتکارانی جەمهوری ئیسلامی 2 ڕۆژ لەوە پێش بە شێوەیەکی دڕندانە شەهیدیان کردووە، سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنەوێنم. هیوادارم ئەم خوێنانە ون نەبێ و دڵنیام لەوەی کە داری ئازادیمان بۆ خوێنانە ئاو دەدرێ و هیوادارم شایدی بەرەو پێشوونی بزوتنەوەکەمان و بە سەرکەوتن گەیاندنی شۆڕشی ژن و ژیان و ئازادی. زۆر سپاس کاک حەسەن بۆ بەشداریت لە ڕپۆرتاژەدا کە بە وەنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنەوە بەڕێوەی دەبن. بەڵێ سپاس بۆ وەش بینێرانی ئاسیز. خیزیم به راست پیروز میدانی، به زیر یک درفش و پیمانی، تو می‌آیی کنار من برقص، صدای ما درفش ما درخشدم چو برق صبح آزادی، سرایدی ترانه شادی، تو خیز و پا به پای مردمان که زندگی شود به کاممان، که شادی سفر به پشتمان به یک صدا خروش خشم مردمان، سرایدی سرود آزادی چه سرگویی بر طبع این شادی، می‌کشد بیدار است می‌جنگد با فریاد می‌خواند پیروزی به پیش پیروزی، هم مرد هم دست نمی‌خوریم شکست، زن زندگی آزادی امید و صلح و شادی، تن وطن گداز وحدت است، به هر جهت به شوق و حرکت است، ز کوه و دشت مذاب و آتشین گذر
یادگار خشم و کین جهان دهد به راه او درود پیام او خروش سخت رو تو خیز به رزم ظفر روایت است هزار هزار دم از حقیقت است که هر نفس سپاه قدرت است به دست او سفید عدل و نور عقل و زن کنون به آتش و به خون دلیر و گل کنار کارگر است بی نشد بیدار است بی جنگل با فریاد میخواند پیروزی به پیش پیروزی هم بانو هم دست نمیخوریم شکست زن زندگی آزادی امید و صلح و شادی هەشتی مارس تۆ یەک ڕۆژ نیت هەموو ساڵیت تۆ یەک وشە و یەک کتێب و یەک دڵۆپ و یەک نیگار و یەک تابلۆ نیت گەر دەقیقەیەک دیار نەبی سەعات دڵی ئەوێستێت و ماڵ کوێر ئەبێ و شەقام ئەگری و باڵندەکان ڕەشپۆش ئەبن و شێعریش بۆ خۆی هەڵ ئەوەرێ تۆ بە تەنها بای بارانی هەشتی مارس نیت ئەی قڵپەی شەوانی هاوینی پرچی شەوانی پاییز و کڵۆی بەفری خۆشەویستی گەر تۆ نەبی ئەبێ کێ بێ ژن 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 تۆ ژیانی